لا نێوان کۆنگرەی یەکێتی و کۆنگرەی حیزبی شیوعی چینیدا هەمان قۆڵبازان و هەمان پەراوێز خستن لا کۆمۆنیستی شی جینپینگەوە بۆ سۆشیال دیموکراتەکەی باوڵ تاڵەبانی. دروست ساڵێک پێشەستا پارتی کۆمۆنیستی چینی 20ەمین کۆنگرەی خۆی لە هۆڵی مەزنی گەل لا پەکینی پایتەختی چین بەست. لا کۆنگرەکەدا و لە هۆڵی گەل بەتەنی شی جینپینگی سەرۆکەوە سکرتێری پێشووی و حیزبا هیو جینتاو دانیشتبوو یەکێک بوو لە بەشداربووانی کۆنگرەکە. دەگوترێت پێش 10 ساڵ لە ژێر فشاری شی و لایەنگرانی دەستی لە پۆستی سکرتێری حیزبەکە کێشابووە. لا هۆڵەکەدا چەند پاسەوانێکی تایبەتی شی جینپینگ هۆڵی سکرتێری پێشوویان گرت و کردیانە دەرەوەی هۆڵی کۆنگرەکە. بردنە دەرەوەکەش بە بەرچاوی شینەوە بوو نقەی لێوە نەهات. لە کاتێکدا ئەم ڕەفتارە لە تەنیش کورسەکەی ئەو ڕوویدا دواتریش لێدوان و تۆمارەکان لە وڵات قەدەغەکران و کەس بۆی نەبووێنە و ڤیدۆی ساتی ڕووداوەکە بڵاو بکاتەوە. ڕێک لە هەمان بەروەردا و ساڵێک دوای ڕووداوەکەی چین یەکێتی نیشتیمانی کوردستان بە ناوێکی مێژووی وەک سۆشیال دیموکراتەوە کۆنگرەی پێنجەمی خۆی دەبەستێت. بەڵام هەمان سیناریۆی پارتە چینیەکان لە یەکێتی دووبارە بووە. سەرۆکی یەکێتی 2 ساڵ پێشتر هاوسەرۆکی یەکێتی دوور خستەوە. دواتر وردە ڕەوایەتی درا بە لادانی هاوسەرۆک ڕێک بافڵ تاڵەبانی لەسەر کورسی تەنیشتی کە هی هاوسەرۆکیە چاکەتەکەی پێدا هەڵواسی بە هەمان شێوەی شی جینپینگ کە ئەویش ئەو پەڕانی بەدەستیەوە بوون خستیە سەرە کورسیی کە سەرۆکی پێشووتری حیزبی شیوعی چین لەسەری دانیشت بوو. بافڵ تاڵەبانی هەر بەوە نەوەستا بەڵکو پۆلێک لەسەرکردەوە ئەندامانی دیاری حیزبەکەی پەراوێز خست. بەشێکی دیاری و کەسایەتیانە ڕەمزی یەکێتی بوون و لە سەرەتایی دامەزرانی حیزبەکەوە خەباتی بۆ دەکەن. بەڵام لای سەرۆکی نوێی یەکێتی یەکشت گرنگە ئەویش کۆکردنەوەی هەموو دەسەڵاتەکانان لە دەستی خۆیدا. یەکێتی لە مێژووی خۆیدا کە توانیوێتی بەرگەی ململانێ و کێبڕکێ سیاسیەکان بگرێت تا ڕادێکی زۆر پەیوەندی بەو دابەشبوونی دەسەڵات و ڕاجێیە هەبووە کە لە هەناوی حیزبەکەیدا خۆی مەڵازدا بوو. یەکێتی هەمیشە لە پاڵسکرتێر و سەرکردایەتیەکانیدا ماشێنێکی گەورەی فڕڕاییژە و حیزبەی پێش دەخست و دەیتوانی بەرگەی ململانەکان بگرێت. تەنانەت هیچ کادر و ئەندامێک سڵی لە ڕخنە و بیر و بۆچوونەکانی خۆی نەدەکردەوە. هیچ کەسیش زاتی ئەوەی نەدەکرد ببێت بەڕقی بەسەر ژیان و هەست و کەوتەکانیەوە. بەڵام لە دوای هەشتی تەمووزەوە هەموو ئەم مێژوەی کە لەسەر دەستی خوێنەوار و ڕوشنبیرەکانی یەکێتی دامەزرا بوو بە شەو ڕۆژێک ئاوەژۆ بووە. کاتێک بڕیاری کۆنگرەی پێنج دەدرێت پێش هیچ هەنگاوێک سەرۆک لیستی هەموو ناوەکانی یەکلایی کردوتەوە. هەموو جونگەکانی دابەش کردووە. خەباتگێڕ و شۆڕژگێڕەکانی پەراوێز خستووە. ئەوانەی دەنگی جیاواز بوون خۆسەرانە دەری کردوون. ئەمەش ئەو هەنگاوە بوو کە یەکێتی لە سۆشیال دیموکراتەوە دەیەوێت هاوشێوەی پارتە فاشی و نازی و چەپەتوندەکانی نزیک بە سەدەیەک لەمەوبەر هەنگاو بنێت. ئەم گەڕانە و پاشەکشە لە گوتار و ئایدیاکانی حیزبێکی خاوەن مێژوو خەبات بۆ ئازادی جێگای هەڵوێستەیەکی گرنگ و ژیانی سیاسی لەم ناوچەیەدا دەخاتە ژێر پرسیاری جددیەوە. پارتێک نزیکەی 20,000 شەهیدی بۆ ئازادی دابێت جێگای ڕامانە ئێستا بەرەو ئەوە بڕوات بڕیار و داڕشن و بڕین و دوورین هەمووی لە دەستی یەک کەسدا کۆ بکاتەوە. کەواتە ئەوەی لە هۆڵی مەزنی پەکین و هۆڵی خلودی بەغداد و هۆڵی هونەری سلێمانیدا ڕوودەدات ئەمان سیناریۆی و هیچ جیاوازیەکی نییە ئەگەر چیەوە ناگاداری دنیا و بەڕێوەچوونی سیاسەتی جیهان بوون. بەڵام یەکێتی نوێ دەرکەوت و ئەو استراتیژی و دنیابینی وەزمونەی نییە لە بەری هۆکەرە و یەکقسنەوەی حیزبەکە و ئاشکردنەوەی هەزاران دڵی شکاوی کەسوکاری شەیدان و خەباتگێڕان زیاتر و زیاتر بەرەو لێکترازان چوو. لەبەر بەشداری پێکردنی ڕەشدەرانی ڕاستەقینەوە حیزبە پێشوازی لەوانەکرا کە لە وڵاتانی ناوچەکە بۆیان دەستنیشان کرابوو. ئەمەمانەش یەک شتمان پێدەڵێن ئەویش ئەوەیە دەبێت چاوەڕێی لێکترازانی زیاتر و بەهلاکە چوونی زیاتری حیزبە دیموکراتەکە بین. سفين لبن داوية شكي لبن نهاية